فاشیست اردوغان فاشیست اردوغان فاشیست اردوغان فاشیست اردوغان فاشیست اردوغان اردوغان تروریستا بیشی اخوانانا yapake بیشی اخوانانا yapake terörist Türkiye terörist Türkiye دیکتاتوری که اردوغان تو حقی که وی جنینه جی نه اردی ویه نه سینوری ویه و بای خو ام بیجن مینا اوه که ترسینه که دبیده بری خود ده وی داره ام ابا همو دولتانا بیدنگ یو بداره یو انچود بیجه یکتی آوروپا دبه دو روشه بنده بسکنن هنه که daha هرکه کشتن و شر زیده گر ببه مزن ببه امی و دمه دکبنه دوری چما بی رنگی نزیکتایی که دکن جبوی کرده جبوی روجلاتا ناوینه یعنی چقدر بداره کردی بین کشتن زیده مناوی نینه براهنه که daha زیده ببه دور امی دکن یعنی هرکه یکی آوروپایی بیا ایرو دقیقا یه دکتانا دوری دەرسێکی مێژووی بدەن بە دوژمنانی کورد ئەمڕۆ ڕۆژی بەرخودانە ئەمڕۆ ڕۆژی شەرەف و ناموسە ڕۆژ یەکبوونی کووردا هەروەک ڕێبەرەی گەلانی ئاشتی خواست ڕێبەر ئاپۆ دەڵێ ئەوەی عشقی مەزنی نەبێ سەرکەوتنی مەزنی نابێ بژی بەرخودانی ئەفرین بژی بەرخودانی شەرڤانانی ئازادی بە دەوڵەتی فاشستی تورک و هاوکارانی و تەواوی نەیارانی گەلەکەمان دەڵێن ئەو هێرشانە نابنە ئاستەنگ لە بەرەم تێکۆشانی گەلان کە بۆ ئازادی و دیموکراتی و هاتوونەتە بەرەی خەبات و تێکۆشان ئەو هێرشانە نابنە تێکدانی سیستەمی خۆ بەڕێوەبەرایەتی دیموکراتی گەلان بەلکو ئەوەی ڕوبەڕووی تێکچوون هەلوەشان بووتەوە دەسەڵاتداری و دەوڵەت نەتەوەیە کە ئەکەپە پێشەنگایەتی بۆ دەکات گەلان ئیتر ڕێگای ئازادی خۆیان و لە ناوبردننی دەسەڵاتداری و دیکتاتۆریان دۆزیوەتەوە. هەروەک چۆن ئەردۆغان و چەتەکانی داعش لە کۆبانی شکستیان خوارد و بە هەمان شێوە لە ئەفرینی شکست بەشیانە. داوا لە حکوومەتی هەرێم و حکوومەتی باشوور دەکەین لەو پرسە گرنگ و چارە سووراسادا بێنە دەنگ بۆ هاوپشتیکردن و پشتگیریکردنی کوردانی ڕۆژاوا بۆ ئیسلامیەکان بۆ غەزە و قودس بەدەنگ بۆ ئیسلامیەکان ئەمڕۆکە بۆ کوردی بەدەنگ نایەن وەفا و دڵسۆزی و ئەمەچی بۆ ئەو جیهانە بەرزانەی لە کۆبانی و تەواوی ڕۆژاوا بەختکران سڵاو لە هەڵۆکانی بەرخودان نەفرەت لە داگیرکەران پێویستە ئەوڕۆکە بتوانین یارمەتی یەکتر بدەن کە ئێمە کوردین کە ئێمە خۆمان بە کورد دەزانین پێویستە ئێمە ئەفرین بە تەنیا بەجێ نێڵین هەموو کوردێک هیوادارم ببنە یەک کە بتوانین لە بن دەستی دژمن دەرکەوین کە بتوانین بگەینە دەوڵەتێکی ئازاد و سەربقووەک و هەموو خەڵکێک ئێمە مافی خۆمان هەبێت و ئازاد ببین. ئێمە وەکو جەماوەری شاری هەولێر وەکو پێشمەرگەی دێرین هاتوومە ئەو ڕۆناڕزای خۆم دەربڕم بەرامبەر تورکیای داگیرکرد کە هێرشی کردوتە سەر خاچی کوردستان کە خاچی ڕۆژئاوا سەر ئەفرین ئێمە هاتین بە هەموو هێزی توانایەکمان دەخێنە گەر بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری و بۆ ڕسواکردنی ئەردۆغانی داگیرکەر و فاشست ئەوانە هەر لە کۆنەوە دەستیان کردو بە دژایەتی کورد و دەیانەوێت کورد قڕ بکەن بەڵام دەبی باش بزانن کورد بەوانە قڕ ناکرێن کورد ملەتێکی ئازا و ملەتێکی چاونەترس و ملەتێکی سەرکەوتووە بەڵام ئەوانە
بە فیتی ینی چەند دەوڵەتێکی غەربی پشتگیریان دەکەن ئەگەر نا ئەردۆغان ناتوانێت جێشی ئەردۆغان هەزر بکاتە سەر خاچی کوردستان بەڵام با دڵنیابی لە هەر سەرپەرچەی کوردستان خەڵک بەرخودان دەکات لە دژی داگیرکاری لە دژی بۆ ڕووبوونەوەی هێرشەکانی تورکیای داگیر کرد بەڵام بەداخەوە بۆ هەندێک کورد هەندێک جاشاتی بۆ ئەردۆغان دەکەن و بوونە دار و دەستەی ئەردۆغان ئێمە ڕای خۆمان دەردەبڕین دژی ئەو کوردانەی کە پیاوی ئەردۆغان و کە ئەردۆغان بەدەستی کورد دەزانن با ملەتی کورد لە هەر پارچەی کوردستان باش بزانێ ئەردۆغان دژی نەوەی ملەتی کوردان ئەفرینە بەشی بەرخۆدانە ئەفرینە بەشی بەرخۆدانە ئەفرینە بێژی